کوردایەتی و درۆکردن. تینوو تا وشک بێگەرووی شێتی ئاوە، بۆیە هەتا تینی ماوە هەر دەگەڕێ و وێڵە لە دووی. خەیاڵی ئاویش جاربەجار لە مێشکیدا وێنەی دەریا و ڕووبارەکە. ئەوجا لە خۆشی و عەزرەتە خۆی تێداوێ، بەڵام چونکە درۆیەک بوو سەرەڕای تین و بوونی خۆی، سەرەڕای ماندوو بوونی خۆی هەست بە ئێش و ئازارەکە. هەتا ئێستاش ئازادی کورد هەر خەیاڵە، درۆیە، قسەی بەتاڵە، کوردایەتیش گڕوگاڵە، جەردەییە، تاڵانیە، ڕێگرتنە، هەوەسپەرستی بێهیوای مراهقی 18 ساڵە. خوێنی کورد وا بوو بە دەریا، بەردەوام ئاوە ڕێژەکە، چونکە هەر یەک بە شێوەیەک جوراوی وڵاتانی تر کاوێژەکە. ئەڵێن ئەگەر ڕۆژ بگیرێ تاریکی دێ، بەسەر ئاوایی شار و دێ، لەکوێ ترسکەی ئاگرێ دەربکەوێ، خەڵکی ناچار دەڕۆن و ڕوو دەکەنەوێ. کاتێ کوردیش خۆری ئیسلامی خۆی گیرا، بۆ بینین و چارکردنی برینی کوردی ڕەشوڕوود، ڕێی ئاگری شەیتان گیرا، چونکە ئاگر هەر ئاگرە، بوونی کورد بوو بە قەرەبرود. چونکە ئیلیاف کوردایەتی درایە دەست، ئەویش لە کنێستی جووە برینی کورد ساڕێژەکە. کە فێڵ و دووڕوویی و درۆ بۆ هیوای خۆ دەرخستن و سەرکردەی دەبن بەهۆ، ئازادی و شۆڕشی بەتین دەبنە شتێکی ئاسایی. کوردایەتیش وەک کێشەی ونی فەلەستین دەبێتە سەرچۆپی شایی. بۆیە ئەمڕۆ لەناو کووردا کارل مارکس وا خەریکە کوردایەتی ڕاوێژەکە، ماو، ستالین، ئەنوەر خۆجە بەرماڵی پێیە و نوێژەکە. ئایا دەتەوێت ببیت بە یەکێک لە خوێندکارەکانی مامۆستاکرێکار؟ زانکۆی ئازادی دیڕاساتی ئیسلامی زادی بۆ خوێندنی زانستی شەرعی.